سڵاو ئەڵلقەی ئەم جارەی کرانەوە باس لە دەسەڵاتی یاسادانانەکەین مێژووی دەسەڵاتی یاسادانان لە جیهاندا لە چۆ دەست پێەکە و ئەو ململانەیە کە لەسەر مەسەلەی دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی یاسادانان دروست بووە لە جیهاندا و لە مێژوودا ئایندەی پەرلەمانتاری و ئەزمموی پەرلەمانتاری لە کوردستانە چۆن دەبێت بینەرمان. لە بنەڕەتدا ڕەگی پەرلەمان و سیستمی پەرلەمانی دەگەڕێتەوە بۆ بەریتانیا لە نێوان سەدەکانی 8 بۆ 11 زاینی کە لەو سەردەمەدا پاشا هەوڵیدا لە ڕێگەی دروستکردنی دوو ئەنجومەن یەکێک بۆ ئەرستۆکراتەکان و ئەوی تر بۆ نوێنەری ناوچە جیاوازەکان ناوەندێک بۆ ڕاوێژکاری لە نێوان خۆی و خانەدان و پیاوانی ئاینی دروست بکات بۆ گفتوگۆکردن لەسەر کێشەکانی وڵات. دواتر لە ساڵی 1215 ژمارەیەک لە بارۆن و خانەدانەکانی بەریتانیا لە دژی دەسەڵاتی پاشا جۆن و ئەو باجە زۆرانەی بۆ هەوا و هەوەسی خۆی وەری دەگرت لە لەندەن ڕاپەڕین و پاشایان ناچار کرد ڕێکەوتنێک مۆر بکات کە بووە هۆی هاتنە ئارای ماگنە کارتە یا پەیمانی مەزن و بۆ یەکەم جار پاشا هەندێک لە دەسەڵاتەکانی خۆی بەخشی بە ئەرستۆکراتەکان. ئەمە بە یەکەم هەنگاودا دەنرێت بۆ دامەزراندنی دیموکراسی نوێنەرایەتی و پەرلەمانی کە گرنگترین بنەماکانی ئەو پەیمان نامەیە بریتی بوولەوەی هیچ کەسێک لەسەر و یاساوە نییە بە خودی پاشاشەوە و پێویستە سنوورێک بۆ باشدا بنرێت و نابێت دەست بەسەر دارایی هیچ کەسێکدا بگیرێ تەنیا لە ڕێگەی یاسای دەوڵەتەوە نەبێت. سەبارەت بە گرنگی پەرلەمان وەک دەستگایەکی گرنگی سیاسی یاسایی کە لە بنەڕەتدا چەمکی نوێنەرایەتی گەل و دەسەڵاتی گەل وێنا دەکات هەوڵ دەدەین وەڵامی هەندێک پرسیارمان دەست بکەوێت. ئایا پەرلەمان دەتوانێت وەک بنەمایەک هاوسەنگی و ململانەی نێوان هێزە سیاسیەکان ڕابگرێت و ببێتە سەرچاوەیەک بۆ ڕێخستنی گەمەی سیاسی وڵات؟ مامۆستاکەریم پەرلەمان وەکە زانین تازەترین دەستگای سیاسیە بەشێکە لە جیهانی مۆدێرنە بەواتای لە جیهانی مۆدێرنە پەرلەمان دروست لە پێش مۆدێرنە ئێمە شتێکمان نیە لە پێش سەردەمی نوێ و ئەمانە شتێکمان نییە پێی بوترێ پەرلەمان بەڵکو ئەوی کە هەبووە زیاتر مەلیکەکان خەلیفەکان پاشاکان خوان دەسەڵاتێکی ڕەهایان هەبووە لەوانەیە خەڵکانێکیشیان بە دەورەوە بوو بێ کە ئێستیشاریان پێکردوون بۆ ڕاوێژشتووە بەڵام دوا قسەی مەلیک خۆی بووە یا قسەی خەلیفە بووە یا قسەی ئەو دەسەڵاتە بۆ کە هەیە. لێرەدا ئەگەر تەماشای باگراوندی ئەو ململانیانە بکەین بەریتانیا داهێنەری سیستمی پەرلەمانیا لە جیهاندا ئەوسا دوای ئەوەی لۆردات و پیشەگەریەکان ئەوە بوو تر دوایە بووە ئەوە ئەحزابی وا دروست بوو دوایە پەرلەمانی ئەوە کە ئێستا هەیە لۆردات هەیە ئەنجومەنی نوێنەران هەیە کە لە محافزین و لە عومال پێکدێن زیاتر ئەو هێزە هێزی دیکەش ئەلبەتە هەیە. هەڵەتە مامۆستا ئەفو قسەکەت پێ ئەبڕم لەو کاتێ بڵێن 1215 بەڵێنی گەورە ماگنا کارتە دوای ئەوە چەندین شەڕ یان پێم وایە 6 سەدەی ویستووە تاکو پەرلەمان بەم شێوەیە ئێستا لە بەریتانیا هین بووە یعنی ئەو کاتە ناتوانین نایبنین پەرلەمانێک بەم معنا مۆدێرن پەرلەمان نا بەڵام بیدایەتی سەرهەڵدانی ئەنجومەنی با بڵێن نوێنەران پەرلەمان سنووردارکردنی دەسەڵاتی پاشا سنووردارکردنی دەسەڵاتی پاشا لەو سەردەمەوە دەستی پێ کرد. ئەلبەتە لە جیهانی ئەو ڕۆی مۆدێرندا سێ جۆر سیستەم هەیە سیستمی پەرلەمانی هەیە سیستمی سەرۆکایەتی هەیە ئەمەژەما پێدا سیستمی پەرلەمانی بەریتانیا داهێنەرەتی سیستمی سەرۆکایەتی ئەمریکا داهێناوە سیستمی جەمعیە کۆمەڵە ئەوەش تەنها لە سوێسرا بەدی دەکرێتن دوای ئەوە سیستمی پەرلەمانی کە پەیرە دەکرا لە فەڕەنسا سەردەمی دیگۆل دوای ئەوە کە دیگۆل سەرکەوتنی بەدەستهێنا و فەڕەنسای ڕزگار کرد سیستمی پەرلەمانی لە فەڕەنسا بە سیستمێکی تێکەڵاو دروست بوو هەم سیستمی سەرۆکایەتیە هەم پەرلەمانیە بەشێکی زۆر دەسەڵاتانە وەکو ڕێزلێنانێک لە دیگۆل درابە دیگۆل کە سەرۆکۆماری ئەوسای فەڕەنسا بوو بڵێ لێرەدا سیستمی ئێستا ئەو سێ سیستەمە لە جیهاندا بەربڵاوە بە تایبەتی سیستمی پەرلەمانی زۆر بەربڵاوترە لە هەردوو سیستەمی سەرۆکایەتی و تێکەڵاو. مامۆستا پێم وایە هەر وڵاتەی بەشی خۆی یا بەپێ ئەو کەلتوری کە هەیەی ئەتوانێت ئەوە شتە بکە بۆ نمونە سیستمی سەرۆکایەتی لە ئەمریکا ناجحە
بەڵام پێم وانە لە تورکیا ناجح بێت عادەتەن ئەبێتە دیکتاتۆریێت سیستمی سەرۆکاتی پەرلەمانی ێستا لە بەریتانیا ناجحە بەس لە زۆر شوێنە خەلەلی ئەوەیە کە جۆرێک لە زۆعف دروست دەکات ینی دەسەڵات زەعیفە بێ لەقە بێ ئەو قوتەی نابێت بەتابەتی لە وڵاتانە کە خۆی ئیستیقراری سیاسی نییە پێتوانێت دەسەڵاتی پەرلەمانیش لەو کاتیا بڵێن وەکو پەرلەمان زەربە ئایا لەو ئەزمونە ئەو وڵاتانی کە خوان ئیستیقراریان تێنێ یا ئەو پێشکەوتنیان خۆی لە وڵاتانێک کە سیستمی پەرلەمانی پەیڕۆ دەکرێتن یان پیادە دەکرێتن سیستمی پەرلەمانی سیستمێکی متعاونە لەگەر دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەریە و هەر دەدوێژی ترم تعاونەکە سراعە بڵێ سراعە و تعاونیشە لە هەمان کاتدا لە هەمان کاتدا ئێستا پەرلەمان چاودێری بەسەر حکوومەتەوەکە بەڵام حکوومەت لە هەمان کاتدا چەشێکی خۆی هەیە ئەویش ئەوەیە دەتوانێت پەرلەمان هەڵەشێتەوە سیستمی پێتوان نییە ئەمە زۆر جار ئەبێتە جۆرێک لە وەکو ئەرزم کردی عکسی مەسەلەکە بۆ نمونە ئەبێت ئینتیقامی سیاسی مەسەلەن ئێستا بڵین لە عێراق زۆر جار فلانە حیزب یا فلانە قەومێدا فلانە تایفیان بەدڵ نییە تایفەی سەردەست یا ئەوانەی تر موامەراکەن لە دەرکردن یا بەکارهێنانی ئەو یاسا پەرلەمانیانە بۆ تێکشکاندنی ئەو بەشە نەک وەک سراعێکی با بڵین شەریفانە وەکو ئەڵین یا وەکو هاوکاری پێتوانێت ئەوە خۆی بۆ خۆی زەربەیەکی گەورەیە زۆر جار لە خۆی لە سیستمی پەرلەمانیدا لە دنیای دیموکراسیدا بەڵام ئەلبەتە دنیایەکی لە وڵاتانی پاشکەوتوی ڕۆژهەڵات ئێمە کە ئێستا بەدی دەکرێتن بەڕاستی سیستمی پەرلەمانی هەموو سیستەمەکان وەکو خۆی لە وڵاتانە پەیڕەو ناکرێتن ئێمە لە سیستمی پەرلەمانی لە عێراق پەیڕەو کرا دەسەڵاتەکان درانە ئەنجومەنی زیاتر درا ئەنجومەنی وەزیران نەک سەرۆک وەزیران درا بە ئەنجومەنی وەزیران ئەو دەسەڵاتەکانی سەرۆکی وڵات سەرۆکی کۆمار ئەوش تەنها و تەنها تەشریفاتیە وەکو ڕەمزێک کە ڕەمزی یەکبوونی وڵات دەنوێنیتن سەرۆک کۆمار لێرەدا بەداخەوە لە عێراق دەسەڵاتەکان درا بە ئەنجومەنی وەزیران هەتا ئێستاکە لە عێراقا یاسایەک نییە بۆ ڕێخستنی ئەو دەسەڵاتانە لە ئەنجومەنی وەزیراندا ئێستا سەرۆک وەزیران خۆی شخصی خۆیت ینی خۆی لە ذاتی ئەنجومەنی وەزیران بڕیار بدە خۆی بڕیارەدا کە خۆش بڕیاریدا و زۆر لەو دەسەڵاتانەی کە لە دەستوردا دیاری کراون بۆ پەرلەمان و بۆ ئەوانە هەموو پەچی خراوە و جێبەجێ ناکەواتە لە وڵاتێکە کە ئیستیقراری سیاسی نەبێت سیستمی پەرلەمانی دیسانەوە یا ئەبێتەوە لاوازی یا دروستبوونی دیکتاتۆرێک بڵێ من پێم وایە بۆ ئەوەی عەدالەت زیاتر تەوزیع بیتن لە دابەشکردنی دەسەڵاتەکان و لە حکومڕانیدا سیستمی تێکەڵاوی فەڕەنسی سیستمێکی ناجحە بەڵام بۆ ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆزێک زەحمەتە لەمش لەبەرەوەی لە کەلتوری ئێمە پاشخانی با بڵێن ملەتانی ڕۆژهەڵات بەوەدا دەچویتن زیاتر بۆ تەقدیسی کەسایەتەکان دەردەڕوە لەو کاریزمایی و تەقدیسی کەسایەتەکان زۆرێک لە دیکتاتۆرە دروست دەکرێت ئەوە بۆ مەترسی دیکتاتۆریەت دەبێتن بۆ پەنا زیاتر هەروە هەرۆکە لە عێراق ڕوو دەکرێتە سیستمی پەرلەمانی لە مەسەر سیستمی تێکەڵاو هەبوو حسنی موبارەک وەکو دیکتاتۆرێک تەسەڕوفی ڕەفتاری دەکرد هەروەها فەڵەستینەکان بە هەمان شێوە سیستمەکەیان تێکەڵاوە ئێستا سەرۆکی فەڵەستین ئەوە تقریبا نزیکەی 20 ساڵە زیاتر هەر خۆی سەرۆکی فەڵەستینە و ینی وەکو ئەو قوارێکە هەیە نەگۆڕاوە. بەڕای خۆم سەرۆکایەتی باشترە چکە لەناو پەرلەمان تەمەشا دەکەی لەوانەیە 200 ئەندا پەرلەمانی تێداوی لەبەوەی دەنگەکان پەرتەوازە دەبیت کەس لە کەس ناگا ئەگەر یەکە گەورە شتێکمان هەبی باشترە بەڕای من یعنی گەورە هەبی قسەی بڕوە یعنی باشترە بەڕای من ئێمە وەکو هاوڵاتیەک ئەزمان بە سیستەم وەکو سەرۆکێکمان هەبێ چکە هەموو کوردلوانی ئێستاکە نمونە ئەگە پەرلەمان بی ئەندام پەرلەمانەکە عەرەبی لەوانەیە مافی کورد بەلایەکەوە بخورێ ئەوجە بۆیە سیستەکەمەکەمان سەرۆک بی باشترە ئەو ئەندام پەرلەمانانەی کە ئەمە هەلمان بژاردوونە بە تەواوی باوەڕی خۆمان باوەڕیمان پێهێنا ئەوانە لە داهاتوو
ئیشمان لۆ ئەکەن چون ئەوانە بە چەند فیلتەرێک دەرباز بووینەکە ئەو فیلتەرانی کە پێ دەرباز بوونیانی ئەوانە هەموو ئوستازی جامعینە دەبینن هەموو خەرکەچی دڵسۆزن هیوادارین لە ئاس ئەو متمانە بن کە خەرک بیان بەخشیون ئێمە ئەو جارێ دەنگماندا بۆ کاندیدەکانی خۆمان لەبەر ئەوەی بچنەوە بەغدا چۆن ئێمە شەڕی داعشمان کرد داعشمان لە ناوبرد دەمانەوێ کاندیدەکانی ئێمەش شەڕ بکەن. لە چەند سەدەی ڕابردوودا لە فکری سیاسی بەتایبەتی لای مۆنتسکیۆ جۆن لوک و بیرمەندانی دواتر هەوڵدرا دەسەڵات دابش بکرێت بەسەر سێ دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری و هەر لەو سەردەمەدا بیر لە زەمینەی کۆمەڵایەتی و جۆری ململانیەکانی کۆمەلگا کرایەوە بۆ ڕاگررتنی هاوسەنگی نێوان دەسەڵاتەکان و ڕەچاوکردنی لایەنی کولتوری دیموکراسی. هو چیە ئەمە سیرەکەین لە ئەوروپایە مەسەن پەرلەمان ئەزمموی پەرلەمان ئاوا سەرەکەوێت و نەجاحەت هێنێت لای ئێمە تەنیا دیکۆرێک یا ئەگەر بڵێن تا ئەسا لەگەڵ گۆڵچەیە نەیتوانیەوە هەر هەسێتە سەر پێ بوونی خۆی بسلمێنێ. بەڵێ ئەگەر مقاربەی ئەنزیمە دەستوری تەقلیدەکان وەربگرین دەبینین کە لانکی سیستەمی پەرلەمانی بە شێوەیەکی گشتی وەکو مەبەستە سیستەمی پەرلەمانیە لە بەریتانیا سەرهەڵدا ئەم سیستەمە بەرهەمی لێکدان و بەرەوپێچوون و عقلەنەکردنی مؤسسات بوو لەگەڵ بوونی مجتمعی بوونی سیاسی ضرورەتی حیاتی سیاسی و ضرورەتی حیاتی ئیجتیماعی کۆمەڵاتی بەرەوپێچوونی بوونی مجتمعی و سیاسی ئەم پرۆسە ئەو مۆدرنی تەکامل کرد. واتە لە بنەڕەتدا شتێک نییە نووسرابێتەوە بڵێ ئەمە سیستەمی پەرلەمانیە ئێمە خێزانی سیستەمە پەرلەمانەکانمان هەیە لە ئەوروپا لە 1215ەوە لە مەگناکارتەوە پێش ئەوەی تەنانەت دەوڵەتی نەتەوەی لەدایک بێ بۆ ئەوەی ئیشکاریتەکانی سیستەمی حکمڕانی و بەڕێوەبردن و ئیدارەدان لە ڕووی دارایی لە ڕووی سەربازیەوە فۆرمۆڵە بکرێ و ڕێ بخرێ ئەم پەیمان نامەیە لە نێوان گەل و لە نێوان مەلیک دەبەسرێ بۆ ئەوی مشارەکەی پێ بکەن لە سوڵتا دواتر تەتەوەری کرد هەتا ئێستاش بە شێوازی زۆر لە نێوان گەل یا بڵێن فیۆدالیزمەکە بێگومان بەڵێ بێگومان ئەگەر سەیری بڵین سەردەمی شۆڕەشی فەڕەنسی بکەی بە تەبەقەی سێم دەگوترا گەل تەبەقەی سێم ڕۆشنبیران ڕۆژنامەنووسان پیشەوەران بازرگانان کارکردان ئەوانەی کە تەبەقەی وەسەت و خاوەنی هیچ نەبوون بەڵام زۆرینەی ئەرکی سیاسیشیان لەدەست بوو لە ماگناکارتە شوعبە یەکەم کە ئەنجومەنی بڵین نوبەلا بوون لەوێدا هاوکاریان دەکرد سەرەتا وەکو ئۆرگانێکی سەرەتایی لەدایک بوو دواتر بوو بە دوو شوعبە بە مروری زەمان نوبەلا ئەوەی کە ئێستاش هەیە و تاعین دەکرێن دەسەڵاتیان هاتە دواوە خانەدانەکان نوێنەرانی ڕاستەقینەی خەڵک کە هەڵدەبژێران ئەوان بوونە ئەنجومەنی گشتی بوونەتە مەجلیسی عموم و دەسەڵاتی گشتیان وەربگرت دەمەوێت جەخت لەو نقطەیە بکەمەوە کە ئەزمموی سەرکەوتنی سیستەمەکان بە شێوەیەکی گشتی و سیستەمە پەرلەمانەکان بە تایبەتی لە ئەوروپا بەهی بەریتانیا بەهی فەڕەنسا بەهی ئیتالیا بەهی ئەڵمانیا بەهی بەلجیکا بەهی سوێد و ئەوانی تر لە میانەی پێشبەچوونی بوونی مجتمعی سیاسی لەدایک بوون نەق لە قاڵبێکی نەزەریدا هەر بۆ یەکە مۆنتسکیۆ چوو دیراسی سیستەمی بەریتانیای کرد و تیۆری فەسلی سوڵتاتی داهێنا و جێی کرد لەسەر بنەمای تەتەوری سیاسی و تەتەوری مجتمعی تەتەوری قانونی ئەم نەزەریە لەدایک بوو نەک قاڵێکی جێگرتو بێ بەڵام لێرە ئیشکالێتەکە چیە بۆ لێرە سەر ناکەوێت ئەمە خاڵە زەوەرەکەیە لێرە ئێمە دێین لە ڕووی فکری و تیۆری و نەزەریەوە قاڵبێک دادەڕێژین بەبێ ئەوەی نظامی سیاسی تعامل لەگەڵ ئەنزیمە سیاسیەکان دەکات تعامل لەگەڵ واقعی سیاسی کۆمەڵاتی فەرەنگی و کولتوری و حیزبە سیاسیەکان دەکات ئایا بۆ ئەم بوونیە مجتمعیە بۆ ئەم هەیکەلەتی ئەحزابی سیاسیە بۆ ئەم گروپە جیاوازیانەی کە لێرەدا هەن چی سیستەمێک باشە هەر بۆیە سیستەمی پەرلەمانی دەگوترێت لە عالەمی سێ ئەوەی کە جەنابەت گوتت بۆ سەر نەکەوتووە لەبەر ئەوەی لە نەزەریاتەوە سەرچاوی گرتووە نەک لە بوونیە مەجتەمەعی و سیاسی واقعیەکەوە سیستەمی سیاسی نەک ئەتۆ تەرسیدی واقع حاڵ ناکەی بەڵکو لە ڕێژێ ڕۆشنای ئەم واقع حاڵات چی سیستەمێک باشە تۆ بۆ ئەوەی کۆمەلگا بەرەو پێشەوە ببێ و ئاراستەی بکە ببێتە نوێنەراتی ڕاستەقینەی گەل ئیشکالێتەکە لەو ڕۆدا ئێمە نەزەری فۆتۆکۆپی دەکەین بەبێ ئەوەی لە عەمەلیدا وەکو خۆی کار بکە ڕخسەتم بە پرسیارەکە بەم شێوەیە بکەم تۆ پێ توانی ئەمە مەسەلە لێرەدا لە دنیای شەرقا لە دنیای دواکەوتووە بڵین ئەو حیزبانش کە دروست دەبن لە ڕاستیە حیزب نین بە مەعنا مەدەنیەکەی حیزبی سیاسی لە کۆمەڵگەی مەدەنی و هەڵقوڵابن بەڵکو حیزبن
وەکو غیتائێک بۆ مەسەلە تائیفیەکان بۆ مەسەلە نەتەوەیەکان بۆ مەسەلە ئایدۆلۆژیەکان لەبەر ئەوانش کاچن هەر بۆ عقلێتە تائیفی و ئایدۆلۆژی و نەتەوەیەوە کار دەستخۆش هەر بۆیە ئەم حیزبە سیاسیانە کە دێن دەستورێک دادنێن دەستورەکە کاری مؤسسات ڕێک دەکات کاری لعبەی سیاسی ڕێک دەکات کاری بە حیساب ئیشکردنی مؤسساتەکان و پرۆسە دیموکراسیەکان و دەستاوردەستکردنی دەسەڵاتەکان ڕێک دەکات بەڵام سەرنجام لەبەر ئەوەی وەک دەڵێ ڕێگە نادرێت ئەمانە بۆ دەوڵەتداری و بۆ مؤسساتی کار بکەن بەڵکو لە ڕووی نظریەوە دادەهێنرێن کاتێک حیزبەکان دێنە ناو ئەم لعبە سیاسیەوە مؤسساتەکان بۆ بەرژەوەندی خۆیان و بۆ کاری خۆیان و بۆ دیری خۆیان بەکاردێنن ئەوە لێکجا ناکرێتەوە کە فەسلی دەوڵەتیش بکرێت لە ئەحزاب وەکو چۆن فەسلی دین لە دەوڵەت پێویستە بەمانایەکی تر ڕاستە مؤسسات ئەوەی کە کاری تێدەکە قیوا سیاسیەکانن کە تۆ دیراسی سیستەمێکی سیاسی دەکەی لە شوێنێک تەنها دیراسی مؤسساتە دەستوریەکان ناکەی فەرمیەکان دیراسی مؤسساتە نافەرمیەکانیش دەکەی بەڵام ئیشکالە چییە لەبەر ئەوی تۆ مؤسساتە دەستوریەکان بە نەزەری داناوە ڕنگدانەوەی واقعی و عمل و بنیە مجتەمعی سیاسیەکە نییە بۆیە کە حیزبە سیاسیەکان دێنە ئەو مؤسساتانە ئەم مؤسساتە ئیستیغلال دەکەن بە بوعدێکی نادەستوری بە بوعدێکی نامؤسساتی بە بوعدێک کە ناتوانێت وەکو خۆی ئەو ئامانزە نەزەریانی کە بۆ دێنراوە بوو پێکێ بۆیە دەبێت سیستەمی سیاسی پێش ئەوەی وەکو نەزەری سیستەمی پەرلەمانی سەیری بکەی دەبێت لەسەر بەبنای دیراسەتی قیوای سیاسی و بنیەی سیاسی و بنیە مجتەمعیەکە تۆ بێ سەیری بکەی دەستانی بەڕێزیشتەوە من وا ئەخوێنەوە کە تۆش پێت وابێ کە دیموکراسیەت و ئازادی و سیستمی پەرلەمانی بڵێن ئۆرگانیزەکردنی دەوڵەت لەگەڵ خۆرهەڵاتی ناوەڕاستە ناگونجێ بەڵکو بێ وڵاتێک پڕ بێت لە دیکتاتۆریەت و لە حکمی ڕەهای دەسەڵات یانی ئێمە ناگەینەوە ئاستە شانی ئەوە نین ببینە پەرلەمان خاوەنی سیستمی پەرلەمانی سەرکەوت و گەلێکی ئازاد دەوڵەتێکی ئۆرگانیزەکراوە هەندێکتن دیراسی کرد ئەم دیراسەیە جێگای هەڵوەسە لەسەرکردنە لەسەر لە کتێبەکەی خۆیدا النظام السیاسی في عالم متغير ئەوش ئەوەیە کە ئەمریکا دعمی اقتصادی عالمی سی کرد بەڵام بە ئەمن و بە ئیستقرار و بە تەنمێ نەگەیشتن دعمی اقتصادی کردن بەڵام بە زەبط و بە ئەمن و بە ئیستقرار و بەمانە نەگەیشتن کەواتە کار لەسەر چیە کارکردن کاری مؤسساتە هەر ئەو کتێبەش کە دەڵێ بۆچی نەتەوەکان شکست دێنن گەلان شکست دێنن بۆچی ئەو شارێک کە بەشێکی لە مەکسیکە و بەشێکی تری لە ئەمریکایە یەک شارە نیوە بە نیوە نیوەیەکی پێگەشتە و ڕاقیە و نیوەکەی تریشی وەکو لە چوارچێوەی سیستەمی بڵێن تایبەت بە خۆیدا دەژی ئەوەیە کە پەیوەستە بە بنیادی مؤسسات ئەم بنیادە مؤسساتە کۆنکلوژنی پرسیارەکەی پێشومان بێ ئەوش ئەوەیە کە دەبێت ڕنگدانەوەی بنیەی مجتەمەعی و سیاسی و کۆمەڵاتی فەرهەنگی و کولتوری ئەوان بێ نەک تەرسیلی بکا بە دیوە سلبیەکەی بە دیوە خەڵکەکەی بەڵکو دەبێت مؤسسەیەک بن نهوز بۆ مجتەمەعانە بکە وەک دەڵێت تووشی ڕابوون و تووشی نەهزە و ڕێنسانس و بەرەوپێچوونی بکە نەک لە حاڵەتی خۆیدا ستاتیک بوەستێ پێت وایە سیستمی پەرلەمانی و دیموکراست بێ ئەمە ناخوات چونکە لە ناو ئێمە هەڵ نەقڵاوە یعنی ئێمە سیستمێکی دینیمان نەبێ یا خێڵەکیمان نەبێ ئەمە ڕەشبینیەکی زۆرەوە ئەزانم ئەو مەسەلە ئاینی کە لە ئیسرائیل هەیە لە شوێنێکی تر نییە لەگەڵ ئەوژدا مؤسساتیان هەیە و سیستەمێکی پەرلەمانی تەندروستیان هەیە سیستمێکی ئەلمانیە ئەو نموزەجە کە سیستەمە عیلمانەکەیە من دەڵێم ئەگەر مؤسساتی بوو ئەتوانێ مداراتی هەموو پرسەکان و هەموو جیاوازەکان بکە بەڵام بە مەرجێک ئەتۆ دامەزراوی تەندروستی دەستور بەهۆی ئەم دامەزراوانەوە وا دەکەی ئەحزابی تەندروستت هەبێ لعبەی سیاسی تەندروست بکرێ بوونی مجتەمەعی و سیاسی و ئابووری فەرهەنگی کلتوری بەرەو پێش ببەی کراوە بێ بەسەر هەموواندا لایەک لە حاڵب نەدا و بۆ لایەکی تر کراوە بێ ئەم بۆیە مجتەمەع نەهوز پێ دەکات بە فترەیەکی یەکجار بکات ئەو ملەتە دەنگەدا لە پێناو ئەوەی دەنگەدا کە ئەو ئەندام پەرلەمانانە بچن دیفاعیان لێ بکەن بەڕاستی ینی خۆشە لە ئاس ئەو متمانەی بێ کە ئەو خەڵک متمانەی پێکردووە خەڵک سیقەی پێکردووە بچی لەوێ بەرێ هەنی دیفاع لەو ملەتەی بکات دیفاع لە بودجەی خەرج کوردستان بکە مافی پێشمەرگە بپارێزی من حەزەکەم هەر کەسێک لە ئێستا کە کاندیدەکانمان بچی بۆ بەغدا ئینگلیزیش بزانی بۆ ئەوەی بە ئینگلیزی قسە بکە لە ناو پەرلەمان کە خەڵکانی دەرەوە ئەوروپا ئەمریکا ئەوانە بەڕێتانیا ئەڵمانیا تێبگەن کە عرب تا ئێستا قەدرمان لێ دەکەن سیستەمان سەرۆکایەتی بیوە لە بۆی مافی کورد ناخورێ مافی کورد یعنی دیار دەبی ئێستا ئەم نمونە دەنگم بێکەچدا لێ ڕادەبینم بەس ئەوەی کە ئەندام پەرلەمانە کورد بێ یعنی ئەمە لێ ڕادەبینم شتێکمان بۆ بکە و مافەکەمان نەخورێ کاونی نوێرانی دەستنە بەغدای یعنی 150 بە 50 دەکەن 150 لۆ حزب 150 لۆ خەرچی دەکەن بەڕای من کامترش دۆ خەرچی دەکەن
لە دوای ڕاپەڕینی کوردستان و دروستکردنی پەرلەمان لە هەرێمی کوردستان ئەم پرسیارە هاتۆتە ئاراوە کە بۆچی پەرلەمان نەیتوانی وەک دەسەڵاتێکی هاوسەنگ و چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن ڕۆڵی خۆی بگێڕێ. دەپرسین گرفتە سەرەکیەکانی بەردەم گەشەی سیستمی دیموکراسی نوێنەرایەتی لە کوردستان چی بوون؟ پەرلەمان ئیشی یەکەم چاودێری و بێ محاسەبەش بکە ینی لە ڕاستیە و چاو بڵین ڕائی قانون دەستور بێت هەچەند ئێمە دەستورمان نێ با بڵین قانونێکی واقعی کە هەیە لە ڕاستیە پەرلەمان ویستێتی ئەوە بکە سەکە پێتوانێت ویستێتی ئەوە بکەیانێ ئەو سیاستەی کە چوو بە ناو پەرلەمانیش ینی لەبیری خۆیان بردبوو کە ئەمانە شوێنی تەشریعاتە وایان زانبوو هەر شوێنی سیاسەتە هەر شوێنی ڕاگەاندنە هەر شوێنی خۆ دەرخستنە هەر بۆ ئەوی جارشکە بێتەوە ئەندام پەرلەمان یاخود ئەو وعد و عودانێک کە پێش ببێتە ئەندام پەرلەمان دەیدا کە هاتەوێت کە هیچی پێ ناکرێت تووشی شۆک بخۆی بۆی ئەمانە هەموو کاریگەریان لەسەر ئەوەی کرد کە پەرلەمان نەتوانێت کارێکی ئەو تۆ بکە جگە لەوەی کە تەشریعاتی کردووە ڕاستە زۆر یاسایی بە کەلک و بە سوودی دەرکردووە بەڵام هەتا ئەو ڕادێژ نەیتوانەوە بە دوواداچون بۆ یاساکانی خۆشی بکە ینی ئەمەش گرنگە تۆ یاسایەک دەردەکەی ناتوانانی جێبەجێ بکەیت ڕاستە لە لای حکومەتە بەڵام دەبێ جێبەجێ بکرێ یعنی تەداخلی ئەوەی سیاستش کرا مەسەرەن ئەو فراکسیۆنەکان ئەو نەیدەویست وەزیرەکانی خۆی بانگ بکە ئەو نەیدەویست مەسەرە مەسئولەشی خۆی بانگ بکە یعنی ڕۆلی حکومەتیش تەبعاً پشگیری نەبوو لەو مەوزوعی ینی هەموو لایەک بە هەموو لایەک بە پەرلەمان بە حکومەت بەو دەسەڵاتی ڕاگەاندن هەموو وەزعەکان وانێکرد کە پەرلەمان نەتوانێت ڕۆلی گرنگ ببینێت کە پەرلەمان شوێنی یەکلاکەرەوەیە لە هەموو دنیا وە شوێنێکە دەبێ یعنی هەموو خەڵک چاوی لەوەیە کە بتوانێت بەرهەمی باش بینێتەکە بەڵام بەداخەوە دەبینین پەرلەمان وەکو پێویست ئەم ئەرکانی خۆی جێبەجێ نەکردووە ینی دەبواە مەسەرەن ڕقابێشی ئەو تۆ هەبی ینی هەتا ئێستا نەما بینوە وەزیرێکی لە حکومەت لادابی ینی هەتا ئێستا وەرە لەخە تۆ سەلاحەتی خۆیەتی دەتوانێت کابینێ لا بدا نەکەر وەزیرێک دەتوانێت زۆر ئەو تاوانی پەرلەمانە حیزبەکە ینی دەبواە هەڵسەنگاندن بکرێ بۆ ئەو کەسانی کە دێنە پەرلەمان وەکو عەرەبی دەرێ بە عەشوایی خەڵکانێک بێنە یان ئیشی بۆ بدۆزەوە یاخۆ لە ڕووی سیاسەت یان ئەمە فڵانیان ئەمە جەماوەری و نازانم چی ئێمە لە شوێنی کە دەتوانانی سوودی لێ بواە ئەمە شوێنی ئەکادیمی شوێنی پسپۆر شوێنی خەڵکانی ئەزموندار لە هەموو بوارەکان لە بینی پەرلەمانی سووریە خولی یەکەم لەگەڵ خولی ئەخیر کە ئێستاتیایەتی تۆ پێ بەرو خوارچین فعلەن یعنی لە هەموو ناحیەکانەوە ئەکتیڤتر بەخوای کەس لێما قبول ناکە گەبرێن بەرەو پێش چووە خۆمان تووشێ و چێشە بۆ بکەین نەخێر پەرلەمانی کوردستان یعنی تەمەشاکە ئەمە ئەگەر بتوێ بەراوردێک بکەین ینی بینە سەر بەراوردەکەیان نا یعنی خولی یەکەمی پەرلەمان کە دوای ڕاپەڕین ئەم دەستکەوتە گەورەیە هاتە کایەوە دەبینین خەڵکانێک بوون یعنی هەڵبژاردەیەکی باش بوو هەتا ڕێدەیەکی باش من ناڵێم هەموو ئەکادیمی و پسپۆڕ و نازانم چی ئەو خەلە لە لێوەشە بوو لە خولی یەکەمیش بەڵام ئارامی و سەقامگیری و تەفاهم لە بۆ وەزعەکە و تێگەیشتن و هەست بە پرسیارەتی کردن و ئەو کاتێش ڕاگادن ئەو ڕۆڵە گەورەی نەبوو مەسەرەن زۆربەی پێشمەرگە بووە زۆربەی لە ڕێخستەکان بووە زۆربەی خەڵکانی تێکۆشەر و نیشتیمان پەروەەر بووینە یعنی ئەمە خۆیان شیاوی ئەوە بوون کە دەبێ بەو شێوە کار بکەن مامۆستا بەڕاست دنیا دیوە پەرلەمانی وڵاتانی تر دیوە ئەڵبەت کە ئەندامی پەرلەمان بوویت سەر داوە مەسەرن لە ئەوروپا ئەو پەرلەمانتارانەی ئەوێ و بڵین میکانیزمی کارکردنی ئەوان میکانیزمی کارکردنی پەرلەمان لە کوردستان تووشی جۆرێک لە بەراوردکاری بوویت ئەو تووشی ئیحباتی نەکردویت یانی مەسەرن ئەوان بەو شێوەیە بن یان نزیکن لە یەکەوە چۆن بەڵێ ڕاستەکەی وەڵڵاهی یعنی ئەگەر بێت و ئەو بەراوردە بکەین یعنی هیچ بەراورد زۆر زەحمەتە ینی بەڕاستی چونکە دەبینین هەل لە چی دەست پێ بکەین مەسەرەن لە سەرۆکاتی پەرلەمان بەداخەوە لە سەرۆکاتی پەرلەمان لە پەرلەمانی کوردستان ئەوانە وا دەزان ئەو برادرانەی کە سەرۆک و جێگر و بڕیاردە سکرتێرن ئەوانە وا دەزانن ئەمانە
ڕئیسی دائیرەنە مدیر المدرسە وەکو مدیرە ینی هەڵس و کەوت دەکرێت کە لە کاتێکدا هەمان ئەندامی پەرلەمانە تەنیا ئیشی ئەوانە ڕێخستنی کۆبوونەوەکانە ئێستا ئێمە لە پەرلەمانی فەڕەنسا چوینەوێ ئەو پەرلەمانە عریقا خۆ دەزانی چیە وانە لەوێ پرسیارمان کردە دانیشتینە لەگەریان قسەمان کردە سەرۆکی پەرلەمانیان پێی دەرە سپیکەر ینی قسەکرد لەوێ جێگای خۆی دەداتە فراکسیۆنەکان بێن ئەو ڕۆژە ئەو پەرلەمانە بەڕێوە بن ئەو دانیشتنا یعنی ئەمە لەلایەک لەلایەشیکە دەبینی ئەندام پەرلەمانەکانمان لە لەژنەکان ئیشەکەن کە دێتە سەر مناقەشە و دێتە سەر مزایدا دێن لەژنەکەی خۆی بەزی دەلێ ئەو ڕێک لە لەژنەکەی خۆی دایتی نا لە پەرلەمانی ئەوروپایان فەڕەنسایان ئەو شوێنەی کە دیومانە کە لێ لەژنەکان بڕیاریاندا جاروەیە بزانێنی بۆ ئاگاداری هەموو بەڕێزان بزانن کە جاروەیە هەموو فراکسیۆنەکان بیرڕایان لەسەرەوەیە جاروەیە ناهینە پەرلەمانش هەلەوێت تەواو یەکەن جاریش وێ دەهینە پەرلەمان تەنیا بۆ دەنگدان یعنی ئەمە زۆرە ینی ئەمە ئیشکردن وا دەزانانی ئیشکردن ئەوەیە تۆ بچی لەناو پەرلەمان قسە مەبەستەوە ئەندام پەرلەمان دوو دیوی هەیە لەم دیو قسەیەکە و ئەوەش لێرە مەسەرە لە لەژنەکەی خۆی قسەیەکە دێتە ناو قاعی پەرلەمان قسێش کە دەکا دێتە دەرەوە لەگەر ئەو مایکانەی بۆ ئامادە کراوە کە لە هەموو دنیا پەرلەمان بەو شێوەنیە ببیتە وەکوی ئەلامی قسە بکە دەبی لە مناسبەیەکی زۆر 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 مهم و تەسک ینی قسە بکە نەک بێ بۆ هەموو شتێک جاروەیە ئیشی لەژنەکان بڵاو دەکاتەوە ئیشی کۆبوونەوەکان بڵاو دەکاتەوە ئەین دەست پێشخەری دەکات بەڕاستی دەبی پەرلەمانی کوردستان لەو وەزع نالەبارەی کە تێدایێتی دەبی خۆی ڕێخاتەوە. دابشکردنی دەسەڵاتەکان بە کڕۆکی سیستمی دیموکراسی دادنرێت بەڵام میکانیزمەکانی دابشکردن و چۆنیەتی ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان بەرژەوەندی هێزە کۆمەڵایەتی و سیاسەکان گرانتی بەرەو پێشچوونی سیستمی سیاسی دەدات و پەرلەمان دەکات بە دەستگایەکی کارە کە هەم سەرچاوی یاسایە و هەم چاودێری دابشکردن و جێبەجێکردنی دەسەڵات و سیاست.